نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست مسلمانە بەڕێزەکان، ئەمڕۆ لە خزمەتی بەڕێزتانە باسی قاعیدەیەکی تر لە قاعیدە قورئانیەکان ئەکەین، بنەمایەکی تر لە بنەما قورئانیەکان کە ئەویش بنەمای 48ەمە و فەرمایشتی خوای پەروەردگارە لە قورئانی پیرۆزە کە ئەفەرمێ: ومن يؤمن بالله يهدي قلبه. أم قاعدة قرآنية أكيوت ناو آيتي جمارة يانزي سورة التغابن كخواي پروردگار أفرمي: ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهدي قلبه والله بكل شيء عليم. خواي پروردگار أفرمي هر مصيبتك كلام جيانا الرؤدا وتوشمان أبي إلا بإذن خواي پروردگار أبي. هر بلايك كالرومان تيأكا بيقمان أبي قناعت من وابي أو بلا ومصيبتانا هموي للاين پروردگار ويا. إتر هوكاركاني دو جورن، يا أوتاني قناحي خومانو بۆتە سەبەبەوەی کەوا تووشی ئەو بەڵایەمان بکە، یا ئەوە تانێ تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. خوای تەعالا تاقیمان ئەکاتەوە، خوای تەعالا بەندەکانی خۆی تاقی ئەکاتەوە. تا ئیمانت زیاتر بێ، تاقیکردنەوەکەت قورستر ئەبێ. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم بەڵای خوای پەروەردگار کە ڕووەکاتە بەندەکانی خۆی بە پێی ئیمانە. یەکەم جۆر لەوانە یان یەک قورسترین بەڵاکان بۆ پێغەمبەرەکانە، چونکە ئەوان پێشەوا و قودوەی مرۆڤایەتین لە هەر یەکێ لە زمانی خۆیان. لەبەرەوە خۆشەویستەکانم، ئەوان لە هەموو کەس زیاتر تووشی بەڵا بوون، پاشان پلە بە پلە ڕاستگۆیان، پاشان شەهیدان، پاشان ساڵحین و پیاوچاکان و ئەولەیاکان. لەبەرەوە خۆشەویستەکانم، برا ئازیزەکانم، بەڵاکان مەرج نییە ئیلا هەر بەهۆی گوناحەوە بێ. هەندێ جار بەهۆی گوناحەوەیە، هەندێ جاریش بەڵاکان ئیمتیحانی خوایە و خوای تەعالا تاقی ئەکاتەوە. و پێغەمبەرەکانیش بوونەتە باشترین قودوە بۆ مرۆڤایەتی. و هەر بەڵا و موسیبەتێکیش کە ڕۆکاتە ئێمە ئیلا بە ئیزنی خوایە، هیچ لە ئیزنی خوا دەرناچێ، هیچ لە مەشیئەت و ئیرادەی خوای پەروەردگار بەدەر نییە. پێغەمبەران باشترین قودوەن بۆ ئێمەی مرۆڤ. ئەو کەسەی کە کێشە لە بەینی مناڵەکانیان هەیە و بگرە مناڵێکی مناڵەکەی ترە کوژێ، ئادەم عەلەیهی سەلام باشترین قودوەیە بۆی، چونکە بەبەر چاوی ئەو پێغەمبەرە مەزنەوە کوڕەکانی یەکێکیان ئەوی تریانە کوژێ. ئەگەر خەم و خەفەتت لەگەڵ قەومەکەتە هەیە، قەومەکەت نایەنە سەر ڕێگا، هیلاک دەکەن، ماندووت ئەکەن، بەگەر جاری وا هەیە خێزانەکەی خۆتیش سەرپێچیتەکە، جاری وایە کوڕەکەتیش لەگەڵتان نییە، هیچ بێتاقەتمەوە پێغەمبەری خوا نوح عەلەیهی سەلام تەمەنێکی دوور و درێژ بەسەر ئەبا لەگەڵ قەومەکەیە، نەوە لە دوایینەوە هەموویان یاخی ئەبن و بگرە ئەو ئەبینن دەسەخەنە پەنجە ئەخەنە گوێی خۆیان و
بان چاوی خۆیان ئەدەن بۆ ئەوەی نەگوێیان لێبێ و نەش بیبینن. لە ئەخیرا وەکو لە هەندێک ڕیوایەتە هەیە ئەڵێ 12 کەس ئیمانی پێهێنا، هەندێک ئەڵێن 18، هەندێک ئەڵێ 80 کەس. مهم ئەوەیە کە خەڵکانێکی کەم نەبێ لە داوایەکی دوور و درێژە بەس داوەکەی 950 ساڵ 950 ساڵ بەس بانگەوازی قەومەکەیەکە، بەڵام هەتا بێ یاخیە بن. تەماشاکە خۆشەویستەکە، تەنانەت ژنەکەی، تەنانەت کوڕەکەی، بۆیە کەسێک هیچ لۆمەی کەسێکی تر نەکا بڵێ ئاخر بۆچی ئەگەر پیاوێکی چاکە با کوڕەکەی خۆی چاکە. کوڕەکەی خۆی نوح عەلەیهی سەلام پیاوی چاک نەبووە، باوکی پێغەمبەرەکان نەبووە. سیرەکەی کوڕەکەی ژنەکەی دایەتە سەر ڕێگە. جاری وهەیە باوک خراپە بەرامبەرت، باوک تۆ پەیامێکت پێ باوک بە قسەت ناکە، تۆ چی لەگەڵ باوک تاکەی؟ پێغەمبەر ئیبراهیم قودوەیە بۆ تۆ، باوکی نایەتە سەر ڕێگە. یەکێک لەو کەسانەی کە بەرهەڵستیەکە و دژمنایەتیەکە باوکێتی، بەرامبەر هێوێسێتەوە دەریەکات. لەبەرەوەی چییە؟ ئەم ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله، ئەم بانگی خەڵکەکە بۆ لای خوا، بەڵام باوکیشی بتپەرستە و ژیانی لەسەر ئەو بتانەیە بت دروستەکە، ژیانی لەسەر ئەو بتانەیە کە خەڵگەی پەرستن. جا ئەمیش بڵێ هیچ پەرستراوێک نییە ئیلا ئەڵڵا نەبێ، ئەو بازاڕی نامێنێ. لەبەر ئەوە لەبەر خاتر بازاڕەکەی، لەبەر خاتر پارە و ماڵ کوڕەکەی دەرەکە. ئیبراهیم عەلەیهی سەلام باشترین قودوەیە بۆ ئێمە. ئەگەر مەسئلەکەت کێشەکەت لە زمانێک لە زمانەکان بەرامبەر بە کاربەدەستی زاڵمە، بەرامبەر بە قەومێکی عیناد، ئەوە موسا عەلەیهی سەلام پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم یەکێک لە پێغەمبەرانی ئولو العەزمن. خوای تەعالا خۆی و هارونی برای ئەنێرێ بۆ لای فرعون، اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. اچنە بەرامبەر ئەو زاڵم مستەمکارە و نەسیحەتێکن و ئامۆژگاریەکە. کاتێ تووشی نەخۆشیەکە بی، خوای پەروەردگار ئیبتیلاتەکە بە نەخۆشیەک. ئەیوب عەلەیهی سەلام ئەوەنە ساڵ دیاری نەکراوە لە قورئانە، بەڵام چەندین ساڵ خوای تەعالا تاقیەکات و هەندێک ڕیوایەت ئەڵێن 18 ساڵ خوای پەروەردگار تاقیەکات و بە نەخۆشیەک کە کەس بە دەوریان نامێنێ، هەرچی ماڵ و سەروەت و ئەولاد و مناڵ هەیە هەمووی لەدەسەدا. دوای ئەوە تەنیا ژنەکەی ئەمێنێ و لە ئەخیرا شەیتان هەوڵدا ژنەکەیشی لێ بکا. ئیتر داوا لە خوای پەروەردگارەکە ئەڵێ خوایە ئیتر تا خوای پەروەردگار فریایەکەوێ. جاری وا هەیە تووشی قەومێکە بین لەوانەیە لەسەر پەیامی حەق. تۆ سیر مەکە ئێمە خۆمان لە ناو قەومێکی موسڵمانای سوپاس بۆ خوا هاندەری یەکترین لەسەر حەق و چاکە، بەڵام جاری وایە تووشی قەومێکە بی، قەومەکە خراپەکارن، لەوانەیە بتکوژن، چونکە پێغەمبەران هەبوون لەسەر پەیامی خوا کوژراون. لە بەنی ئیسرائیل یەحیا زەکەریای باوکیشیان کوشت. زەکەریا شوێنی زەکەریا کەوتن تاوەکو دارێک شەقی برد ڕۆشتە ناو دارەکەەوە، دارەکە هاتە یەک، ئاخری دۆزیانەوە بە دارەکەەوە بە منشار هاتن بە دارەکەەوە لەتیان کرد. یەحیا عەلەیهی سەلام سەریان بڕی، دەسڵاتداری وەخت سەری بڕی، سەرەکەی خستە سەر سینیەک وەکو دیاری ناردی بۆ ئافرەتێکی دایان پیس. پێغەمبەری خوش عیسا عەلەیهی سەلام تەماشاکەن خوا چۆن تاقیەکاتەوە بەو قەومە، بە هەر ئەو قەومە بوو کە زەکەریا و یەحیایان کوشت، حاولاکەن عیساش بکوژن، بە شەرتێک موعجزەکەی عیسا زۆر گەورە بوو، زۆر گەورە بوو. معجزەکەی عیسا ئەوە بوو لە بێ باوک خوای تەعالا خستێ زگی مەریەمەوە. ئەو معجزە گەورەیە هەر لە مناڵی هاتە زمان. إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا، هەر لە مناڵی هێشتان تازە لەدایک بوو هاتە زمان. بەڵام لەگەڵ ئەوەشا ئەوان نەعوذ بالله خوا پەنامان بدایان و عیسا زۆڵە. لە ئەخیریشان محاولەیان کرد بیکوژن تا خوای پەروەردگار بەرزی کردەوە بۆ ئاسمان. ومحمد المصطفى صلى الله عليه وسلم
پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەوەی بەسەر هەموو پێغەمبەران هاتووە بەسەر پێغەمبەری خۆمان هاتووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی بە جۆرەها شت تاقیە کاتەوە، بە جۆرەها موسیبەت تاقیە کاتەوە. تەسەوڕەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی وفاتەکە پێشەوەی لە دایک ببێ، ئەو لەسکی دایکایە، پاشان کە لە دایک ئەبێ لە تەمەنی 6 ساڵیە دایکیشی وفاتەکە، یعنی چاوی تێر نابێت لە دیتنی دایکی، ئەوش وفاتەکە، پاشان ئەکەوێتە لای باپیری زیاتر سەرپەرشتیەکە 2 ساڵ دوای ئەوەش لە تەمەنی 8 ساڵانە باپیریشی وفاتەکە. سیرکەن خۆشەویستەکەم، پاشان ئەکەوێتە لای مامەی یەکەم دەست خاوەن مناڵێکی زۆر، ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیش بکا و یارمەتی مامەی بە، باوکی ئیمامی عەلی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بەو مناڵی و بەو گەنجیە دەست دەکات بە ئیشکردن و کاسبیکردن و هەوڵدان و کۆششکردن و یعنی ژیانێکی زۆر ناڕەحەت. تەسەوڕەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیان یعنی هەرچی مناڵی بووە، هەرچی کچ و کوڕی بووە، جگە لە فاتیمە عليها السلام رضي الله عنها، جگە لە فاتیمە هەر هەمویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەستی مبارەکی خۆی ئەیان نێژێ، یعنی هەمویان لە پێش شاوی خۆیان وفاتەکە. ئەخر زۆر زەحمەتە هەرچی مناڵت هەیە لە پێش شاوی خۆتە وفات بکە، یعنی موسیبەتە ناڕەحەتە. و فاتیمەیش بە پێغەمبەری خوا ئەڵێن یەکەم کەس لە ئەهل بەیتت کە ئاگا بە تۆیە فاتیمەیە رضی الله عنها. جا ئەوە بوو فاتیمەش 6 مانگ دوای پێغەمبەری خوا وفاتەکە. سیرکەن خۆشەویستەکانم، ئەم جا ئیمتیحاناتی پێغەمبەری خوا نەخۆشیەک پێغەمبەری خوا کە نەخۆشەکەوێ وەکو سەحابەیەک ئەگێڕێت و عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێت چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشام کرد تایەتی زۆر تایەکی زۆر گەرم، دەسم دا بەقەی لاشەیە و خەریک بوو دەسم بسووتێ، وتم ئەی پێغەمبەری خوا تایەکی زۆر قورسدە. فەرمووی خوای تەعالا تای من بە قەدەری 2 قاتی تای ئێوەیە. وتم ئەی پێغەمبەری خوا بۆ ئەوەی پاداشتەکەتیش 2 قات بێ. فەرمووی بەڵێ، يعني حتى نخوشيكاني دوقاتي نخوشي إما بوا رسول الله صلى الله عليه وسلم. تصورك لو كاتو كبيغمري خوا كوتش كاو هجرتك على أساس إسراحتي كردو خاودي دولته وولات، يعني روجك نبوة إسراحتك أم بيغمري خوا، روجك نبوة إسراحتك، روجك نبوة شان باتوا، روجك نبوة تيرسكي خويناني خوارد به. براينا بيغمري خوا صلى الله عليه وسلم وفات أكاو قرزاره لكاتك يك مسلمان تصور ناكم لمدينة قرزار بي، بلان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قرزارە، چەند تەنەکەیەکی جۆی کابرایەکی جوولەکەی قرز کردووە بەڕەهن درعەکەی خۆی خستووەتە لای کابرای جوولەکە. پێغەمبەری خوا قرزارە، ئەخر قرزارە. هیچ سەحابەیەک نەبووە لە ماڵیا چەند ڕۆژ بەڵکو 2 مانگ ئاگر نەکرێتەوە ئیلا پێغەمبەری خوا نەبێ صلى الله عليه وسلم. ئاوا سەر مەشقی و پێغەمبەرایەتی کردووە، ئاوا سەر کردایەتی ئومەتەکەی کردووە، خۆی تێر نەبووە و ملت برسی، خۆی ماڵ و مناڵی هایلاف نەژیانە و ماڵ و مناڵی ملت چی بەسەراتیە بڕوا بەسەریا بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا ژیاوە. من قەناعەتم وایە لەیرەوە ئەیڵێم بۆ خوێنەوارەکانمان و بۆ ئەوانەشی کە خوێنەواریان نییە ئەڵێم پێویستە لەسەر هەرچی مسلمانێک خوێنەواری هەیە ژیاننامەیەکی پێغەمبەری خوا بخوێنێتەوە على الأقل و ئەوەشی کە خوێنەواری نییە هیچ نەبێ ئەبێ گوێ لە ژیاننامەی پێغەمبەر بگرێ لە هەر ڕێگایەکەوە بێ گوێی لێ بگرێ مامۆسایەکی شارەزا باسی کردبێ و ئەم گوێی لێ بگرێ، چونکە هەتا ئێمە لە ژیاننامەی پێغەمبەر شارەزاییمان نەبێت لە ئیسلام شارەزاییمان نییە. والله براینە ئێمە جاری وایە لەسەر شتێکی بەسیط کێشەیەکی گەورە دروستەکەین، کێشەیەکی گەورە لەسەر شتێکی بەسیط کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شتە بەسیطانە هەر زۆر بە ئاسانی چارەی کردووە. لە زەمان ئەویشان ڕووی داوە، لەوەش گەورەتر ڕووی داوە، پێغەمبەری خوا بە ئاسانی چارەی کردووە. بەڵام ئێمە لەسەر شتێکی بەسیط جاری وایە یەک کێشەیەکی گەورە لە شارێکە دەنگەداتەوە دروستێکەین. لەبەرەوە خۆشەویستەکانم هەر موسیبەتێک کە تووشمان ئەبێ بە ئیزنی خوایە و خوای تەعالاش تاقیمان نکاتەوە پێی یان لەوانەیە گوناحێکمان کردبێ، یعنی ئێستا کاتێ موسیبەتێکمان تووشە بێ هەر موسیبەتێک دائیمەن یەکەم جا بیر کەرەوە بڵێ بزان من گوناحێکم نییە یا کارێکم نەکردووە کە خوا ئەمە زلەی میهرەبانی بێ خوا لێم بدا بۆ ئەوەی بێمە خۆمە.
چونکە زۆرێک لە مصیبەتەکان بەهۆی تاوانەکانی خۆمانەوەیە لەوانەیە زلەیەکی میهرەبانی بێ بۆ ئێمە بۆ ئەوەی بینە خۆمانە ئەگەر ناکردبێ گوناحێکمان نەبێ هەست بە گوناحێک نەکەین کە کردبێتمان و مستحقی ئەو مصیبەتە بێن ئەمجا دیارە ئەوە ئیلا امتحانێکی خوایە خوا ئەوێ لەو پایەمانی پێ بەرزکاتەوە ومن يؤمن بالله يهدي قلبه لهندي الروايات هاتو هندي قراءات ومن يؤمن بالله يهدأ قلبه هر كسي إيمان بخوا بيني والله ضلي سكنايك خواي تعالى هدايتي أو كسانا أدا كباوري توابين بخوا هي باوري توابين بقضاء وقدر خوا هي باوري كي توابين هي حر مصيبتك بلا لا ينخوا أمان هول أدن بيري ليبكنوا بزانم آية خرابيك يعني نية تابين خوانا هول أدن شاكيكن أجر نشيان بتسليم مصيبتك كان أبن وصبر أجن للسري بو أوي بلو بيان بلز بيته هكذا إيماني تواب أخوة بيني خواي تعالى براسي هدايتي ضل يده أي خات السر يقال راستك زور قرنجة خوش يسكان ما حرشتك لا ينخوا هات راضي ببين بي تسليم ببين بي وبزانين أما امتحاني خوايا وبحكمة نية أما كخواي تعالى تشي مصيبتك مانك بحكمة نية والله بكل شيء عليم ضلنيا بن خواي پروردگار بحموشتك زانايا بحموشتك زانايا يعني تو لم دنيا توشي هن انواع مصيبتي هني مصيبتي خوش يسكنم كتوش تبي يعني هني باره ادريت ملتا بون منا بختيانه كد والله بس بون منا يعني اتهامتك لي بشتيك يعني جاري وهي توحيد تاوانيك كتنيه لشتيكا وخلق اشتكت والله بسم تو ما دام ازاني خواي تعالى زانايا بشتكان تواويتر ربي يصلح من بكي يا ربي خواي بخاتنا وجوانا كان يخوت هدايات من دي نور ايمان بخيت الله كان معنا يا ربي خواي ضل من او دي بايمان يا ربي خواي بخاتنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خود دام مزرام من بكي لسر دين داريتي لسر اسلامتي يا ربي خواي اصلاحي حال من بكي رحم با مردو كان من بكي شفاي نخوش كان من بدي يا رب العالمين يا ربي خوايا مالو منال مان صالح بكي خيسانا كان مان صالح بكي جنجاني كردستان صالح بكي يا ربي خوايا اوانيك كي شيء كان هي مشاكلي كان هي خوايا داوي دعاء خير يعني لما كردو يا ربي خوايا رحمن بكي يا ربي خوايا كي شكان بو شعر سر بكي يا ايها الذين امنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله ان الله خبير بما تعملون خوش يسكان رسول الله فرمي صلى الله عليه وسلم لحديثه صحيحه كامام مسلم اي جرت وجماره 2999 أفرمي عجبا لأمر المؤمن إن أمره كله خير أفرمي عجايب وسرسرمانا كاروباري إنساني مسلمان حمو كاروباركاني إنساني مسلمان بو إبي بخير سبحان الله هر حالتك بسراده كانت توشي خوشيك أبي خواهي تعالى نعمتك في أبخشي هلا خوشيك عم شكرك يكسر خواهي لبير ناتي أزاني من نعمتي خواهي يكسر شكري خواهي پروردگارك أو أبيت خير بوي وكاتێکیش تووشی مصیبەتێک ئەبێ تووشی ناڕەحەتیەک ئەبێ تووشی بێدەرەتانیەک ئەبێ سەبر ئەگرێ و تەحەمل ئەکا و داوا ئەکا خوای تەعالا بۆی تەعویز بکاتەوە ئەویش ئەبێتە خێر و چاکە بۆی ئەو سەبر و چاکەش ئەو سەبرەش ئەبێتە چاکە بۆی بۆیە کاروباری مسلمان هەمووی خێرە و ئەمەش تەنها بۆ مسلمانە غەیری مسلمان ئەمەی نییە وخۆشەویستەکانم لكاتي مصيبتها إنسان تشي بلي باشا كاتي توشي مصيبت أبي باشترين ذكر لكاتي مصيبتها وتني إنا لله وإنا إليه راجعون كاتي توشي مصيبتك أبي دائما أم كلمة يلا بيرنتي وهروها لا حول ولا قوة إلا بالله أوج زور كرنجا خوي تعالى لقرآن بيروزا لآيات 155 سورة البقرة وآيات 156 أفرمي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم والرحمة وأولئك هم المهتدون خوي تعالى فرمي تاقيتانا كينو بحمو جورة تاقي كردنا وكان بحموش يوازيك بخۆشەویست مردن بە کەمین پارە بە ناڕەحەتی و نەخۆشی بە هەموو شێوەکان تاقیتان ئەکەینەوە خوای تەعالا ئەفەرمێ ئێمە بە هەموو ئەمانە تاقیتان ئەکەینەوە
أي محمد صلى الله عليه وسلم يعني بمسلمان بلي وبشر الصابرين مجد بوابانيك آرام قرن لكاتي مصيبتك كان آرام قرن أوانيك أجر مصيبتك كان تشبه ألين إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة براسي أوانا خوي تعالى صلوات بسراء أباريني رحمتي خويا بسراء أباريني بركتي خوي پروردگار بسراء أباريني وأوانا الرئي بشان دراون لكاتي مصيبتها تحملك وألين إنا لله وإنا إليه راجعون أزان معنى يتشي ذكرك إنا لله وإنا إليه راجعون يعني خوايا توحر مصيبتكم توش أكي من خوش ملكي توم پارم لي اسيني تو نك پارا من خوش ملكي توم كسكانم لي اسيني تو ربي من خوش ملكي توم وخوش ما قرنم بولاي تو يعني ما او بري تسليم بونا بخواي پروردگار